والله شهيد عرفان كري منه، عرفان بهادين أحمد برزنجي. والله فقيري مالي خويتي سايقي بار هقربو لقوير وبونا وبروجكاني هولير سو لمي هنا لقوير وبونا هولير روجي ب15,000 دينار. ئیترام خەزیەی دوێنێ کە ڕووی داباری هەڵگرتبوو لە گوێڕەوە بۆ ناو هەولێر بێنێت لە ڕێگا تووشی ئەم کاریسە و ئەم حادیسێ بوو ئەم خۆ پێشاندەر و هێزجی ئەمنی و لێکتریان داوە کەوتە بینیان کەوتە ناوەندیان تەقییانە کرد ئەم لەو تەقیەوان لەو تەقییانە کرد ویستی خۆی نەزادە لە سارەکە دابەزی فیشەکە دۆشکیان پێوەنا کوڕەکە منیان شەید کرد نەخێوەر ڕێک و ڕاست لێدراوە ڕاستە خۆ لیان لەویان داوە چی گرتە ڤیددیۆیەکمان هەیە بەڵگەی ئەوە کە ئەڵێ لێیدا ڤیددیۆیەکی ترمان هەیە کە ئەڵێ ئاسایش لێیدا ئەزانین چ ئاسایشێکیش لێداوە هەرەوەڵاوا بوو من خۆم تەرمەکەی وەرگرتەوە لە تۆبعادلی هەولێر لە تۆبعادلی هەولێر خۆم من باوکی منیان کردە ژوو من خۆم تەرمەکەی وەرگرتەوە هیچ تەناوتم من باوکیم وتی قەیچەکە بەخێر بێ سەر چاو یەک فیشێکی دۆشکە بەر چاوی کەوتەوە لە پشتی سەری هەڵتەکانەوە ئەبەوە شەهید بوو کوڕەکەی من موالیدی 2000 تەمەنی 25 ساڵە دوودانە ساڵە ژنم بۆ هێناوە دوو مانگە مناڵێکیان بۆ مناڵی بەسەر ئێمە بەجێهێشتەوە شەهیدیان کرد بەخوا بە قەرز و قۆڵە ژنم بۆ هێناوە بەخوا کرێ چییە ڕۆژی بە 15 دانە 1000 دینارە ڕۆی بۆ گوێرەوە هاتەوە بۆ هەولێر ئەمڕۆ من بەس دوو ڕۆژ تازیەکەمان تەواو بێتر ڕێکاوەری یاسایی ئەگرمە بەر حکوومەتی هەرم شتێکی بۆ کردین نەیکردەوەی تر خۆمان عشرێتێکی گەورەی عشرەتی بەرزنجین و ئەو سەر ڕێکابەری عشایری ئەگرینە بەر زۆر بەڵگەشمان پێ نەخێر کوڕەکەی من سایەقی بار هەڵگرە بەخوانە چەقۆشی پێ نەبوو مەبەستە ئەو کە تەقیلی کردووە هێزە ئەمنیەکانە یان خۆپیشاندەرەکان دەستی ڕەشی هێزە ئەمنیەکانە دەستی ڕەشی زاڵمی هێزە ئەمنیەکانە لە کوڕەکەی منی داوە بە دۆشکەش لی داوە بەخوا چەقۆی پێ نەبووە بەخوا خۆ پێشاندەر نەبووە بەخوا سایەقی بار هەڵگر بۆ ڕۆژی بە 15,000 دینار